ڕەشکە بەکار بهێنین. لاپەڕا 38 هۆکاری سەرەکی توشبوونمان بە نەخۆشی لاوازی سیستەمی بەرگریە. پێغەمبەری ئازیزمان لە فەرموودە شیرینەکانیدا فەرموویەتی ئەم دەنگکۆڵە ڕەشە بێجگە لە مردن شیفای بۆ هەموو نەخۆشیەکان تێدایە. دەنگی ڕەشکە داپۆشراوە بۆ مادانەی کە بۆ پاراستن و بەهێزبوونی سیستەمی بەرگری لەشمان پێویستە. ڕەشکە بە شێوەیەکی بەربڵاو بە حەزێکی زۆرەوە لە هەویرەمەنیەکاندا بەکاردەهێنرێت. لەگەڵ ئەمانەشدا وا باشە ڕەشکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بخورێت، یان وەکو چا بکوڵێنرێت و ڕۆژانە 2 بۆ 3 پەرداخی لێ بخورێتەوە. دەتوانرێت هەندێک تۆوی ڕەشکە دابنرێت و ئاوی گەرمی بکرێت بەسەردا و ماوەی 3 بۆ 4 خولەک لێ بگەڕین و دوای پاڵاوتنی دەتوانین بیخۆینەوە. بەڵام ئەگەر بڕێکی زۆر بەکاربهێنین ڕەنگە بێتە هۆی سوکچوون، بۆیە ڕۆژانە نابێت لە 2 گرام زیاتر بخورێت. دەکرێت ڕەشکە و هەنگوین پێکەوە تێکەڵ بکرێت و بخورێت، بەڵام لەم حاڵەتەدا توێکەڵی ڕەشکەکە لە ناو گەدەماندا هەرز نابێت و مادە سوودبەخشەکانی ناوەوەی بێ بەکارهێنان دەکرێتە دەرەوە. لەبەر ئەم هۆکارەیە دەبێت ڕەشکە بکوترێت و دواتر لەگەڵ هەنگوین تێکەڵ بکرێت. بەم شێوەیە ڕەشکە بۆ بەرگری پەیداکردن و زۆر سوودی تر پێشکەشی مرۆڤایەتی کراوە. ئایا تووتیەکان دەتوان لەو قسانە تێبگەن کە دەیڵێن؟ لاپەڕا 39 گەورەترین تایبەتمەندی تووتیەکان لاساییکردنەوەی دەنگەکانە. ئەو شانەی کە زۆر گوێبیستی دەبن دەتوانن بە جوانی دووبارەی بکەنەوە، بەڵام خۆیان لەو شتانە تێناگەن کە دەیڵێن. بەتەنها ئەو دەنگی کە دەیویستن وەک خۆی دەری دەکەنەوە. تەنانەت دەتوان لاسایی دەنگی زەنگی دەرگا و تەلەفۆن بکەنەوە. هەر بۆیە ئەگەر لە ماڵەوە تووتی بەخێو دەکەیت، ڕەنگە جارجار وا بزانیت کە لە دەرگا دەدرێت یان زەنگی تەلەفۆنەکە لێ دەدات. لە ڕاستیدا ئەوە تووتیەکەتە و لاسایی ئەو دەنگانە دەکاتەوە. ئاوی کام دوو دەریایەیە تێکەڵ بە یەکتری نابن. لاپەڕە 40 دەریای ناوەڕاست و زەریای ئەتلەسی بە شەپۆڵی بەرز و تەوژمی بەهێز و جموجۆڵی بەردەوامی ئاوەکەیان بەناوبانگن. ئاوی دەریای ناوەڕاست لە گەروی جەبەل تاریق بە ئاوی زەریای ئەتلەسی دەگات، بەڵام ئەوەی جێی سەر سوورمانە ئەوەیە کە هیچ یەک لەم دوو ئاوە تێکەڵ بە یەکتری نابن، چونکە هەریەکەیان پلەی گەرمی و سوێری چڕی تایبەت بەخۆی هەیە. هەر لەبەر ئەمە سنوورێکی نادیار و نەبینراو لە نێوان ئاوی ئەم دوو دەریایەدا هەیە. خوای زانا و بەدیهێنەر لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە باس لەم دیاردا پەرج و ئاسایە دەکات. ئاوی دوو دەریای بەرداوەتەوە و بە یەکی گەیاندون و تێکەڵیش نابن، چونکە لە نێوانیاندا بربەستێک هەیە ناهێڵت تێکەڵ ببن. گەڵاکان چۆن دەوەرن؟ لاپەڕا 41 پێش ئەوەی درەختەکان گەڵاکانیان لێ ببێتەوە هەڵبوەرێن، دەست دەکەن بە هەڵمژینی مادەی سوودبەخشی ناو گەڵاکە. دوای ماوەیەک خانەکانی سەرڕووی گەڵاکە بەشە ڕێک و پێک و درەوشاوەکەی گەڵاکە مادەیەک بە ناوی ئەسیلین دروست دەکەن. پاشماوەیەک ئەم مادەیە بە هەموو لایەکی گەڵایەکەدا بڵاو دەبێتەوە و کاتێک دەگاتە قەدی گەڵاکە، هەرچی خانەی بچووک هەیە لە قەدی گەڵاکەدا هەڵدەئاوسێت. گەڵاکەش بەرگەی ئەم پەستانە ناگرێت کە هەتا دێت زیاد دەکات. بەم جۆرە گەورەتر دەبێت و گۆڕانکاری زۆر خێرا ڕوودەدات و خانەکانیش دەست دەکەن بە هەڵهێنانی کەڕوو. لەبەر ئەم گۆڕانکاریانە گەڵاکە لەو بۆڕیانەی کە خۆراک و ئاوی پێدەگەشت چیتی ئاو خۆراک وەرناگرێت و تا دێت پێکەوە گرێدانەکەی لەگەڵ درەختەکەدا بەرەو لاواز بوون دەڕوات. بەم شێوەیە تەنانەت ئەگەر بایەکی نەرم و کەمیش بێت، دەتوانێت لە دەرەوەی قەدی گەڵاکەوە بۆ ناوەوە درزێک دروست بکات و گەڵا زەردبووەکە لە درەختەکە لێ بکاتەوە. گوڵی نیلوفەری ئاوی چۆن خۆی پاکڕا دەگرێت؟ لاپەڕا 42 نیلوفەر جۆرە ڕوەکێکە لە خاکی لیتە و قوڕاویدا سەوز دەبێت. یەکێک لە تایبەتمەندیە گرینگەکانی نیلوفەر هەرچەندە خۆی بۆ خۆی لە خاکێکی هەتا بڵێت قوڕاوی پیسدا سەوز دەبێت، بەڵام گەڵاکانی هەمیشە بە پاکی و خاوێنی دەمێننەوە. باشە ئەم ڕووداوە ناوازەیە چۆن ڕوودەدات؟ ئەگەر کەمترین ڕێژە لە تۆز و خۆڵ بێتە سەر گەڵای نیلوفەر، گەڵاکە خۆی دەلەنجێنێتەوە و پیسی و تۆز و خۆڵەکە بەرەو جێگایەکی دیاریکرا و پاڵپێوە دەنێت. ئەمڕۆکە وەک خویەک ئاوی باران بەکاردەهێنێت و خۆی پێدەشوات و خۆی پێپاک دەکاتەوە. ئەمڕۆکە ئەو دڵۆپە بارانانەی کە دەکەونە سەر گەڵاکانی ڕوەکەکە پاڵ دەنێت بەرەو ئەو شوێنانەی کە پیسی و تەپوتۆزی لێیە و تۆز و خۆڵەکەی پێلا دەبات. ئەم تایبەتمەندی ڕوەکی نیلوفەر لە بیرۆکەی دیکۆری دەرەوەی بیناکان و ڕووپۆشکردنیاندا ئیلهامی داوەتە لێکۆڵەرەوەکان کە ڕووپۆشێک بە تایبەتمەندی گوڵی نیلوفەر دروست بکەن تاوەکو دڵۆپەی باران پیسی و تەپوتۆزی ڕووکەشی بیناکە پاک بکاتەوە. قەلەڕەشی ئوسترالی هێلانەکەی بەچی دەڕازێنێتەوە؟ لاپەڕا 43
قەلەرەشی ئوسترالی بەوە دەناسرێتەوە کەوا هێلانەکەی دەڕازێنێتەوە ئەم باڵندە گەورەیە ڕەنگخۆڵەمێشیە کە لە ئوسترالیادا دەژی، ئەو هێلانەیە کە لە سووت و کەلەبەرەکاندا دروستی دەکات بە جۆرەها شێوە دەیڕازێنێتەوە و دای دەپۆشێت. هەندێکیان هێلانەکانیان بە 300 بۆ 400 دانە توێکەڵی زەرو دەڕازێننەوە و هەندێکیشیان بە جۆرەها بەرد و جام و شوشە و ئێسک و پرووسک وەک کەرستەی جوانکاری بەکاری دەهێنن. دژەتەنەکان چۆن دەجەنگن؟ لاپەڕا 44 گیانلەبەرە دوژمنەکان هەندێک جار پێست یان بەرگرەکانی کۆئەندامی هەناسەدان یان هەرسکردن بە سەرکەوتووی تێپەڕ دەکەن و دەتوانن بێنە ناو لەشمانەوە. بەڵام جەنگاوەرەکانی کۆئەندامی بەرگری کە پێیان دەوترێت دژەتەنەکان بۆ کاتی تەنگانە ئامادەکراون و لە چاوەڕوانی دان بۆیان. دژەتەنەکان ئەو پرۆتینانن کە وەک چەکێک کار دەکەن و جەستە دروستیان دەکات بە مەبەستی بەرەنگاربوونەوەی خانە نامۆکان بە لەشمان. ئەم چەکە لەلایەن یەکێک لە خانە جەنگاوەر ئاساکانی کۆئەندامی بەرگریەوە کە پێی دەڵێن خانەکانی بی دروست دەکرێن. دژەتەنەکان کە ئەرکی ئەوەیان لەسەرشانە کە خانە داگیرکارەکان بخەنە بارودۆخێکی لاواز و بێهێزیەوە. لە سەرەتاوە دوو ئەرکیان هەیە. یەکەمیان کۆتکردنی ئەو خانە زیان بەخشانەیە کە دێنە ناو لەشمان. دووەم ئەرکیشیان ئەوەیە کە دوای کۆتکردنی خانە زیان بەخشەکە پێکاتە بایۆلۆجیەکانی خانە زیان بەخشەکە هەڵبوەشێن و لە ناوی بەرن هەتا دوژمنەکە دەمرێت، یاخود دوژمنەکان نیشانە بکەن بۆ خانە جەنگاوەرەکانی تری لەش بۆ ئەوەی لە ناویان بەرن. ئەو دژەتەنانەی کە لە ناو خوێن و شلەی دەرەوەی خانەدا بوونیان هەیە تەنە نامۆکان وەک بەکتریا و ڤایرۆس و هاوشێوەکانیان کۆت دەکەن. پاشان ئەو پارچە نامۆیانەی کە کۆتیان کردووە بۆ ئەو خانە جەنگاوەرانەی جەستەی نیشانە دەکەن بۆ ئەوەی لە ناویان بن. باوەشێن چۆن فێنکمان دەکاتەوە؟ لاپەڕا 45 لە دەرەوەی پێستمان بەرگێکی دیکە هەیە کە هەموو جەستەمانی ڕووپۆش کردووە. ئەم بەرگە شێدارە. کاتێک کە ئارەقە دەکەینەوە ئارەقا لە هەڵمی ئەو مادە شلانەوە دروست دەبێت کە لە پێستمانەوە دێنە دەرەوە. بوونی ئەم بەرگە نەبینراوەمان لەوە بۆ ڕوون دەبێتەوە کە کاتێک دەست لە مادەیەکی ساردی وەک شوشەی پەنجەرە و مێز و پەرداق دەدەین دەبینین جێگەی پەنجەمان دەردەکەون. ئەم بەرگە شێدارەی کە پێستمان لە وشکبوون و قڵیش بردن و تێکچوون دەپارێزێت هەمان کاتدا دەبێتە هۆی کەمترکردنەوەی کاریگەری گۆڕانە لە ناکاوەکانی هەوا لە چواردەورماندا. گەرچی هەوا زۆر گەرم یاخود زۆر ساردیش بێت بە شێوەیەکی گشتی ئێمە هەست بە هەوایەکی مامناوەند دەکەین. بەڵام ئەو شەپۆڵە بەهێزەی هەوا کە لە ڕەشەبا و باوەشێن و شتومەکە هاوشێوەکانی ئەمانەوە پەیدا دەبێت یان ئەو هەوایەی کە بەهۆی ڕاوەشاندنی دەستمان لە بەرامبەر دەم و چاوماندا دروست دەبێت و بەرجەستەمان دەکەوێت، ئەم بەرگەی دەوروبەری جەستەمان تەنکتر دەکاتەوە. ئەو کاتە ئیتر هەست بە گەرمیە ڕاستەقینەکەی دەوروبەری خۆمان دەکەین، بەهۆی ئەوەش کە زۆر جار هەوای چواردەور لە هەوای جەستەمان گەرمی کەمترە، بۆیە هەست بە فێنک بوونەوە دەکەین. سەگی ئاوی چۆن لە ئاوی سارددا بەرگە دەکرێت؟ لاپەڕا 46 ئاوی دەریاکان بە تایبەتی لە قوڵاییەکی زۆردا زۆر ساردە. لەبەر ئەم هۆکارەیە کە خوای گەورە بەرگێکی زۆر ئەستوری لە چەوری بۆ سەگە ئاویەکان دروست کردووە کە لە ناو ئاوە ساردەکاندا ژیان بەسەر دەبن. ئەو چینە چەوریەی کە لە ژێر پێستی سەگە ئاویەکاندا هەیە ڕێگری دەکات لەوەی کە پلەی گەرمی لەشیان زۆر بە خێرایی داببەزێت و لە دەستی بدەن. بەم شێوەیە لە ناو ئاوی سارددا بە ئاسانی دەتوانن ژیان بەسەر ببن. یەکێک لە تایبەتمەندیە سەیر و سەمەرەکانی سەگە ئاویەکان ئەوەیە کە مێینەکانیان بەرهەمهێنەری دەوڵەمەندترین و پڕوزەترین شیرن. بەم شیرە یاریدەدەری گەورەبوونێکی خێرای بەچکەکانیان دەدات کە لە بارودۆخێکی سەختدا دەژین و گەورە دەبن. دووکەڵی مەقڵی بۆچی هەمیشە بەرەو ڕووی ئێمە دێت؟ لاپەڕا 47 گەرمی مەقڵی لەبەر ئەوەی یەکسەر ئەو چینە هەوایەی سەرەوەی گەرم دەکات و لەبەر فراوانبوونی بەردەوامی ئەو چینە گەرمیەی دەوروبەری مەقڵیەکە کە لە پلەی گەرمی مەقڵیەکە نزمترە و چڕی هەواکەشی زیاترە، ئەم چینە هەوایە بۆ پڕکردنەوەی ئەو جێگەی کە لە ئەنجامی بەرزبوونەوەی هەوای بەشی سەرەوەی مەقڵیەکەوە دروست بووە بەرەو مەقڵیەکە دێت. بەڵام لەبەر ئەوەی ئێمە لە سەرەکەی تری مەقڵیەکەوە وەستاوین دەبینە ڕێگر لە بەردەم ڕۆیشتنی هەواکە لەولایەوە. لە ئەنجامی ئەمەدا ئەو هەوایەی کە لەو سەری مەقڵیەکەوە دێتە ناو مەقڵیەکەوە وا دەکات کە ئەو دووکەڵەی لە مەقڵیەکەوە دەردەچێت بەرەو ئێمە بێت. زەیتی بۆچی دەبێت پێچ بێت؟ لاپەڕا 48 ئەو هەوا گەرمەی کە دێتە ناو کونی زەیتیەوە دەبێتە هۆی گەرمبوونەوەی ئەو پێچ و لۆچانەی کە لە ناو کونەکانیدا هەیە. ئەو گەرمەی کە پێچ و لۆچەکانی کونی زەیتیەکە وەریگرتووە دەیدات بەو هەوایەی کە دەوری دەدات و ئەمەش دەبێتە هۆی گەرمکردنەوەی ئەو شوێنەی کە تیایداین. ئەو ڕووبەرەی ڕووکەشی دەرەوەی زەیتیەکە چەندە زیاتر بێت ڕێژەی ئەو گەرمیەی کە زەیتیەکە دەیداتە هەوای دەوروبەری خۆی هێندە زیاتر دەبێت. بەم شێوەیە لە بەرامبەر ئەو گەرمیەی کە
کە لە ئاوە گەرمەکەوە دێتە ناو کونی زەیتەکە و لێی وەردەگرێت ڕێژەیەکی زۆر زیاتر لە گەرمی دەدات بە هەوای دەرەوە. لەبەر ئەمەیە ئەو کونەی کە لە زەیتیدا هەیە بە شێوەیەکی پێچ دروست دەکرێت تاوەکو ڕووبەری ئەم ڕووکەشی دەرەوەی کە لەگەڵ هەوادا بەریەک دەکەون زیاتر ببێت، مەبەست لەمەش بەخشینی ڕێژەیەکی زیاترە بە گەرمی دەوروبەر. بۆچی ئەسکیمۆنەکان لەناو ئەو خانوانەدا کە لە بەفر دروستکراون سەرمایان نابێت؟ لاپەڕا 49. ئایا هەرگیز بیرت لەوە کردووەتەوە کە ئەسکیمۆنەکان سەرجەمسەرەکانی زەوی لەناو ئەو خانوانەدا دەژین کە لە بەفر و پارچە سەهۆڵ دروستیان کردووە؟ ئەم پارچە سەهۆڵانەش پێکاتوە لە گەردی بچووکی بەفر و گەردیلەی هەوا کە لە نێوان ئەم گەردە بچووکانەدا بەشێک لە پێکاتەی ئەم پارچە سەهۆڵانە بریتیە لە دەمیلەی هەوایانە. توانای گەرمی لە هەوای ئارامدا زۆر کەمترە لە توانای گەیاندنی گەرمی لە مادەیەکی ڕەقدا. بەم شێوەیە چاوەڕێ دەکرێت کە ئەو پێکاتانەی کە گەردیلەی هەوا لە پێکاتەکانیاندا هەیە لە گەیاندنی گەرمادا لاواز بن. ئەو جلو پۆشاکە خوریانەی کە لە زستاندا لە بەریان دەکەین و ئەو مادانەی کە لە بیناسازیدا بەکاریان دەهێنین لەگەڵ مادە نەگەیەنەرەکان دەکرێت وەک نمونەیەکی لێکچوو بهێنینەوە لە سایەی ئەم سیستەمی بیناسازیەی کەوا ڕێگری دەکات لە هەوا گۆڕچێ لە دەرەوە بۆ ناوەوە و لە ناوە بۆ دەرەوە. وا دەکات کردنەوەی ئاگرێکی زۆر بچووک لەناو ئەم خانە بەفرینانەدا بەس بێت بۆ گەرمکردنەوەی خانووەکە. بەم جۆرەش ئەسکیمۆنەکان لە سەرما و سۆڵە زۆرەکەی دەرەوەی خانووەکە دەپارێزرێن. ئەو پەردانەی کە لەسەر زەیتین بۆچی خێرا و زۆر زوو پیس دەبن؟ لاپەڕا 5. ئەو گازانەی کە لە هەوادا هەن بە گەرمکردنیان فراوان دەبن و چڕی خۆیان لەدەست دەدەن. لەبەر ئەم هۆکارەیە ئەو بارستە هەوایی کە گەرم کراوە بەرەو شوێنێکی ساردتر و هەوایەکی چڕتر مل دەنێت و بەرز دەبێتەوە. بەم شێوەیە ئاڵگۆڕکردنێکی هەوا لە سەقفی خانووەکەوە بۆ زەیتێکە و لە زەیتێکەوە بۆ سەقفی خانووەکە ڕوودەدات، واتە هاتوچۆیەکی هەوا دێتە کایەوە. لەم کاتەدا ئەو پەردانەی کە لەسەر و زەیتێکەوە هەڵواسراون دەبن بە فلتەرێک و ئەو هەوایە دەپاڵێون کە ئاڵگۆڕی پێدەکرێت و لە ناویانەوە تێپەڕ دەبێت. بەم هۆیەوە ئەو مادە پیسانەی کە لە هەوا پیسەکەدا هەیە لەسەر پەردەکە دەمێنێتەوە و بەچاو نابینرێن و ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی پەردەکان. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی ستیل ژەنگ ناگرێت؟ لاپەڕا 51. لە نێوان ئاسنی خاو و ئەو ئاسنانەدا کە بە شێوەیەکی ئاسایی بەکاری دەهێنین جیاوازیەکی زۆر کەم هەیە. ئاسنی پوخت وەکو مس تا ڕادەیەک نەرمە بە زیادکردنی 102 لە مادەی کاربۆن بۆی هێز و پتەویەکی باوەڕپێنەکراوە و ڕق و تایبەتمەندیەکی میکانیکی جیاوەردەگرێت. بەڵام ئاسنی ئاسایش وەک ئاسنی خاو خاڵێکی لاوازی هەیە، ئەویش ژەنگرتنە کە بە شێوەیەکی تر دەتوانین بڵین یەکگرتنی ئۆکسجین و ئاسنی شێدارە. لە ژەنگرتندا شەی ناوهەوا کاریگەریەکی گەورەی هەیە، بەڵام هەندێک کانزای وەکو کڕۆم لەبەر ئەوەی ئەتۆمەکانی زۆر لە یەکەوە نزیکن زۆر بەخێرایی و بە ئاسانی لەگەڵ ئۆکسجیندا یەک دەگرێت، دەبێت هۆی ئەوەی چینێک لە دەرەوە دروست ببێت کە ئەستوریەکەی تەنها هێندەی ئەستوری 2-3 ئەتۆمی یەکگرتوو دەبێت، بەڵام خۆڕاگرە. ئەم چینە ئەگەر زیانیشی بەربکەوێت و بشڕوشێت دیسانەوە دروست دەبێتەوە. ئەگەر کڕۆم لە ڕێژەیەکی دیاریکراودا بکرێتە ناو ئاسن هەمان دیاردا ڕوودەداتەوە و ئاسنەکە ئیتر ژەنگ هەڵ ناهێنێت و لە زمانی کوردەواریدا پێدەوترێت ستیل. هەر بۆیە ستیل 100 بۆ 130 لە کڕۆم پێکاتوە. ئایا ئەگەر دەنگی ڕادیۆ بەرز بکەینەوە پیلەکەی خێراتر کار دەکات؟ لاپەڕا 52. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا هەرچەندە ڕادیۆی شەعن و دیجیتال بڵاو بۆتەوە، بەڵام هێشتاش هەر ڕادیۆی پیل بەکار دەهێنرێت. بۆ ئەو کەسانەشی بەکاری دەهێنن تەمەنی ئەو پیلە گرینگە کە ڕادیۆکە ئیشی پێ دەکات. ئەو ڕادیۆیانەی کە بە پیل ئیش دەکەن بەرزی نزمی دەنگەکەی کاریگەری هەیە بۆ سەر تەمەنی پیلەکە. ئەو جیاوازیە کە لە نێوانکردنەوەی تەواوی دەنگی ڕادیۆکە و بێدەنگکردندایە دەبێتە هۆی کەمکردنەوە و کورتکردنەوەی تەمەنی پیلەکە. ئەگەر دەنگی ڕادیۆکە تا کۆتایی بکرێتەوە ئەوە ڕاکێشانی تەزوو لە پیلەکەوە 135 زیاد دەکات و بەم شێوەیەش پیلەکەی خێراتر لە کار دەکەوێت. بۆچی ڕووداوەکانی پێشتەمەنی 3 ساڵیمان بیر ناکەوێتەوە؟ لاپەڕا 53. باشە ئێوە دەڵێن مرۆڤ لە تەمەنی چەند ساڵیەوە بەسەرهاتەکانی ژیانی بیردێتەوە. لێکۆڵەرەوەکان لەم بابەتەدا گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە مرۆڤ لە گەورەبوونیدا ناتوانێت ڕووداوەکانی پێشتەمەنی 3 ساڵی خۆی بیر بکەوێتەوە.
هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێنەوە کە یادگەی مرۆڤ لە مێشکدا لەسەر شێوەی چیرۆک یان یادگاریدا زانیاریەکان ڕیز دەکات. دەزانین کە منداڵی لە 3 ساڵ بەرەو خوارتر توانای قسەکردن و تێگەیشتنیان هەیە و دەتوانن ئەو شتانەی ڕۆژانە فێری دەبن لە بیریاندا بهێڵنەوە. بەڵام سەرباری هەموو ئەمانە دیسان ناتوانن شێوە بە بەسەرهاتەکانی ژیانی ڕۆژانەیان بدەن و بیگۆڕن بە چیرۆک. هەر بۆیە بیری مرۆڤ تەنها لە تەمەنی 3 بۆ 4 ساڵیەوە دەست دەکات بە تۆمارکردنی ئەزموون و یادەوەریەکانی. بۆچی قوماش دوای شۆرین دەچێتەوە یەک؟ لاپەڕا 54. بە شێوەیەکی ئاسایی کاتێک کە قوماشێک دەشۆرین بەهۆی تەڕبوونەوە ئەو ڕیشاڵانەی لەناو قوماشەکەدان هەڵدەئاوسێن. لەم بارودۆخەدا ئەگەر کەمیش بێت پێویستە قوماشەکە درێژ ببێت، بەڵام ئەگەر قوماشەکە بۆ ماوەیەک لول بکرێت و لولکردنەکەی کۆم ببێت ئەوە هێزی چوونەوەیەک زیاتر دەکات و درێژی قوماشەکە کەم دەبێتەوە. بەڵام ئەو هێزی ڕاکێشانەی لە داخورانی ڕیشاڵەکانەوە دێتە دی زیاترە، هەر بۆیە کورد دەبێتەوە، بەواتایەکە دی دەچێتە ئاوەوە. پاش شۆردن و شکبوونەوە ڕیشاڵە هەڵئاوساوەکان دەگەڕێنەوە بۆ باری ئاسایی خۆیان. سەرباری ئەمەش قوماشەکە ناگەڕێتەوە بۆ درێژی جارانی، چونکە ئاو و پلەی گەرمی بەرز و ڕاوەشاندن و تەکاندنی قوماشەکە و پاککەرەوەکانی وەکتایت یارمەتی دەرن بۆ کوردبوونەوەی قوماشەکە. قوماشەکە دوای شۆردنی بۆ چەند جارێک دەگاتە دۆخی هاوسەنگی و لە شۆردنیدا دواتر ئیتر دەتوانین ببینین کەوا قوماشەکەمان ناچێتەوە یەک. مێرووی ئاگرین چۆن تیشک دەداتەوە؟ لاپەڕا 55. لە بەشی کۆتایی سکی مێرووی ئاگریندا ئەندامێکی تیشکداری ڕووناکی بەخش هەیە. لەم ئەندامە ڕووناکی بەخشەدا ڕژێنەکان ئەو دوو مادە کیمیاییە سەرەکیەی کە بۆ وەدەستخستنی ڕووناکی پێویستن بەرهەم دەهێنن، بەڵام تەنها ئەم دوو مادەیە بەزنین بۆ دروستکردنی ڕووناکی، هەر بۆیە پێویستی بە یارمەتیدانی ئەندامی هەناسەدان دەبێت تا ئۆکسجین بدات بە دوو مادە کیمیاییەکە و بەم شێوەیەش ڕووناکیەکە بەرهەم دێت. قەڵەم ڕەساسەکان بۆچی بە زۆری 6 پاڵون؟ لاپەڕا 56. قەڵەم ڕەساسە چوارگۆشەکان لە ڕاستیدا باشترین زۆری قەڵەمن. کاتێک بەدەستەوە دەگیرێت بە ئاسانی شێوە دەگرێت، بەڵام پێنووسینی ئاسان نییە. قەڵەمی خڕیش گرتنیان لە دەستدا ئاسانە، بەڵام بەرهێمهێنانی ئەمەیان بە گوێرەی ئەوانی دیکە لە ڕوانگەی نرخەوە گرانتر دەکەوێت. لەبەر ئەمەیە قەڵەمە 6 پاڵوەکان لە ڕووی بەکارهێنانەوە گونجاوترین قەڵەم ڕەساسن، بەتایبەت گەر بەروار بکرێن بە قەڵەمە خڕەکان. بابەتەکە لە ڕوانگەیەکی شەوە پەیوەندی بە قوتابیە بزێوەکانەوە هەیە. قەڵەم ڕەساسە 6 پاڵوەکان لە چاو قەڵەم ڕەساسە چوارگۆشەکاندا بۆ یاری پێکردن و هەڵدان و هاوێشتن بۆ سەرەوە گونجاوترن. کاتێک قەڵەمی 6 پاڵوو دەهاوێت بۆ سەرەوە و دەدات لە زەوی دەنگێکی زۆر بەرزی لێوە دەرناچێت. بەم شێوەیەش قوتابیە بزێوەکان لەبەر دەنگی قەڵەمەکانیان لەلایەن مامۆستاکانیانەوە سزا نادرێن. هۆکاری جیاوازی دەنگی مرۆڤەکان چییە؟ لاپەڕا 57. کۆمەڵێک هۆکاری زۆر کاریگەریان لەسەر دروستبوونی دەنگی مرۆڤ هەیە. ئەمەش وای کردووە دۆزینەوەی دوو کەس کە دەنگیان بە تەواوەتی هاوشێوەی یەک بێت شتێکی نزیک لە مەحاڵ بێت لە دروستبوونی دەنگی مرۆڤدا. کاریگەرترین ئەندام دەنگەژەیەکانی گەرومان. دەنگەژەیەکان دیاریکەری ئەوەن دەنگمان گەڕ یاخود زیک بن. دەنگەژەیەکانمان چەندە درێژتر بن دەنگمان هێندە ناسکتر دەبێتەوە. جیا لە دەنگەژەیەکان ئەو ئەندامانەی کە لە دروستبوونی دەنگەکاندا ڕۆڵ دەبینن پێگدەن لە لێوەکانمان و ددانەکانمان و زمانمان. ئەگەر خوای گەورە تەنها دەنگەژەیەکانی ناوگەرومانی دروست بکردایە ئەو ئەندامانەی کە لەسەرەوە ژماردمان نەبوونایە ئەوە لە دەممانەوە دەنگێکی بێمانە دەردەچوو کە کەس لێی تێنەدەگەیشت. سەرڕای هەموو ئەمانش کەسایەتی کەسەکە و جوڵە و خێرایی ئاڵوگۆڕی ئەو هەوایە کە کەسەکەشی تێدایە لەگەڵ پێکاتەی دەم و لێوی کەسەکە هۆکاری ترن کە کاریگەریان لەسەر جیاوازی دەنگەیە. ئاڵتوونی عایارە 24 واتای چییە؟ عایار ئەو دەستەواژەیە کە وەک پێوەرێک بۆ نیشاندانی ئاڵتوونی پاڵفدا بەکاردەهێنرێت. بە ئاڵتوونێک دەوترێت عایارە 24 کە لە سەداسەدی ئاڵتوونی پاڵفتە بێت و هیچ جۆرە کانزایەکی تری تێکەڵ نەکرابێت. بەڵام لەبەر ئەوەی ئاڵتوونی پاڵفتە زۆر نەرمە ئەوە بەگشتی لەگەڵ مس یان زیودا تێکەڵ دەکرێت بۆ ئەوەی پتەو بێت بۆ بەکارهێنان. هەر عایارەیەک بریتە لە 1 لە 24 هەموو ئاڵتوونەکە. بۆ نمونە ئەگەر بازنێک 18 لە 24 ئاڵتوون بێت و 6 لە 24شی زیوی تێکەڵ بکرێت ئەوە ئەو بازنە پێی دەوترێت ئاڵتوونی عایارە 18. ئاڵتوون گەر لەگەڵ مسدا تێکەڵ بکرێت ئەوە پێی دەوترێت ئاڵتوونی سوور و لەگەڵ زیویشدا دەبێت بە ئاڵتوونی زەرد. هەروەها نیکڵ یان پلاتینی تێکەڵ بکرێت ئەوە دەبێت بە ئاڵتوونی سپی. نەهەنگەکان بۆچی مەترسی نەخۆشی ژێردەریا گەڕانیان لەسەر نییە؟ لاپەڕا 59. بورانەوە بۆ ئەو مەلەوانانەی ژێر دەریاگەڕن و دەچنە بنی ئاو ترسناکترین بارودۆخە کە بەسەریان دابێت.
ئەمە لەوانانە کە لەسەر ئاوەکە و نقم دەبن بۆ بنی ئاوەکە هیچ کێشەیەکیشیان توش نابێت، بەڵام کاتێکە لە قوڵای ئاوەکەوە بە خێراییەکی زۆر و لە ڕادەبەدەر بۆ بەشی سەرەوەی ئاوەکە دێن، ئەمەیان مەترسێک لەسەر ژیانیان دروست دەکات، چونکە کاتێککە بە خێراییەکی زۆرەوە دێن بەرەو بەشی سەرەوەی ئاوەکە، گازی نایترۆجین کە بە شێوەیەکی تواوە لە خوێنیاندا هەیە دەگاتە قەبارەیەکی گەورە. هەڵئاوسان لە خوێنبەرەکانیاندا دروست دەکات و هاتوچۆی ئاسایی و ڕێکوپێکی خوێن لە ناو خوێنبەرەکاندا تێک دەدات. خوێنبەرەکانی ئەو ئەندامانەی کە بۆ ژیانمان گرنگن وەک دڵ و مێشک تووشی گیران دەبن و ئەمەش مەترسی مردن دێنێتە ئاراوە و بارودۆخێکی مەترسیدارە لەسەر ژیانی ئەمەلەوانانە. ئەم دیاردەیە لەو دۆخە دەچێت کاتێک سەری شوشەیەکی پڕ لە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن دەکەینەوە و وەک ئەوەی کەف بکات گەورەبوونێک لە خەبارەکەیدا ڕوودەدات. کە دەینە سەربازکردنی نەهەنگەکان ئەوانیش ئەو بۆشاییەی کە لە ناو سیەکان و دەوروبەری سیەکانیاندا هەیە بە مادەیەکی زۆر چەور و لینز دەوردراوە. ئەم مادەیە لە ناو هەوادا گازی نایترۆجین هەڵدەمژێت. بەم شێوەیەش چونکە نایترۆجینی سەربەست لە ناو لەشیدا نییە، مەترسی هەڵاوسانی قەبارەی نایترۆجین لە ئارادا نامێنێت. بەم جۆرە نەهەنگەکان لە مەترسی مردن دەرباز دەبن. ئەم مادە چەورەی کە لەسەر ڕێڕەوی هەناسەدانیاندایە لە کاتی هەناسەداندا لە ڕێگەی کونی لوتەکانیانەوە دەری دەکەنە دەرەوە. لە سایە ئەمەشەوە نەخوێن بەر و خوێنهێنەرەکانی دڵی دەگیرێن، نەمێشکیشی بەبێ ئۆکسجین دەمێنێتەوە. بۆچی فڕۆکەکان لە دوای خۆیانەوە هەور بەجێ دەهێڵن؟ لاپەڕە 6. لە کاتی دروستبوونی هەوردا دڵۆپە ئاوەکان بە دڵنیاییەوە پێویستیان بە گەردیلەی تەپوتۆس هەیە بۆ ئەوەی خۆیانی پێوە بگرن. بزوێنەری فڕۆکەی سیخۆ ئەو هەوایی کە ماتۆڕی فڕۆکەکە دروستی دەکات لە بەشی دواوە و لەو تیرە بچووکەی کە کراوەتەوە بە ڕووکاری دەرەوەدا بە بەستانێکی زۆر دەکاتە دەرەوە. ئەو هەڵمی ئاوەی کە لەگەڵ هەواکەدا دێتە ناو بزوێنەری ئەم جۆرە فڕۆکەوە لە ناو بزوێنەرەکەدا دەچێتە دۆخێکی تێرتر و خەسترەوە و پاشان دەیکاتە دەرەوە بۆ سەر هەواسار دەکات. بەم شێوەیە ئەو ئاوەی کە لە دۆخی گازیدا و لەسەر شێوەی هەڵمدایە بەبێ ئەوەی بچێتە دۆخی شلی دەبێتە هەڵمی گاز، وەکو ئەوەی کە لە کەشوهەوایەکی سارددا کاتێک هەناسە دەدەین و هەڵمی هەناسەکەمان دەبینین. بەڵام لێرەدا گەردی لە تۆزەکان ئەرکی ئەو پارچە بچووکانە دەبینن کە لە ئەنجامی سووتاندنی هەواکەدا وەکو دەردراوێک لە بزوێنەری فڕۆکەکەوە دەردەچن. لێرەدا هەر سێ مەرجەکەی دروستبوونی هەور هەیە، بۆیە بەم شێوەیە هەورێکی شێوە درێژکۆڵا دروست دەبێت. بۆچی لەژێر ئاودا شتەکان بە تەڵخی دەبینین؟ لاپەڕە 61. شێوەی قۆقزی ڕووپۆشی دەرەوەی چاومان دەوری ئاوێنەیەک دەبینێت بۆ چاومان. ئەگەر ئەم ئاوێنەیە نەبێت ئەو تیشکێک کە چاومان وەری دەگرێت ناتوانێت بیخاتە سەر بەشی پشتەوەی چاو کە چینێکە پێی دەڵێن تۆڕی چاو و ئەرکی گواستنەوەی وێنەکانە بۆ مێشکمان. کاتێک کە تیشکەکە لە هەواوە دەچێتە ناو ناوەندێکی وەک ئاو یان ئاوێزەوە لە چڕیەکی جیاوازەوە دەچێتە چڕیەکی ترەوە و دەشکێتەوە. چڕیەتی و قۆقزیەتی چاو بە شێوەیەک دروستکراوە کە ئەو تیشکەی دێتە ناو چاومانەوە لە پاشاندا و لە ئەنجامی شکانەوەیدا دەچێتە سەر تۆڕی چاوەکە. خێرایی تیشکەکە لە ئاوەکە و لە چاوماندا بە نزیکەی وەکو یەکتری وایە، بەڵام چونکە چڕی ئاوەکە جیاوازە ئەو تیشکەی کە لە ئاوەکەدا دێتە چاومان بەراورد بەو تیشکەی کە لە هەوادا دێت بۆ چاومان بە تەواوەتی ناشکێتەوە. بەم شێوەیە ئەو وێنانەی کە دەکەونە سەر تۆڕی چاومان بە تەواوەتی جێگیر نابن. بەهۆی ئەم هۆکارەوەیە کە لەژێر ئاودا بە تەواوەتی ناتوانین دیمەنەکان بەباشی ببینین. ئەگەر لە نێوان ئاوەکە و چاوماندا شوشە چاویلکەیەکدا بنین کە لە پشتی شوشەکەشەوە بۆشاییەکی پڕ لە هەوا هەبێت، ئەوە ئەو تیشکەی کە لە ئاوەکە دێتە ناو هەوای پشتی شوشەکە لەوێوە بێتە ناو چاومانەوە، ئەوە تیشکەکان بە شێوەیەکی ئاسایی دەشکێنەوە و وێنەکان بە شێوەیەکی دروست دەکەونە سەر تۆڕی چاومان. بۆچی ئەستێرەکان لە شەواندا دەدرەوشێنەوە؟ لاپەڕە 62. شێوە و قەبارەی مادەیەک یان شتێک بەهۆی ئەو تیشکەوە دەیبینین کە دەیداتەوە. لە تاریکی شەودا زۆربەی شتەکان بەهۆی کەمی تیشکدانەوەیانەوە نابینرێن. بەهۆی ئەم هۆکارەوەیە کە شەوانە زۆربەی شتەکان وەکو ڕەش دەبینین. ئەستێرەکان و پێکاتەکانی دیکەی ناو بۆشایی ئاسمان بە هەریەکە لە هەسارە و مانگەکانەوە بەهۆی ئەو تیشکانەوە دەبینین و هەستیان پێ دەکەین کە لەوانەوە دێن بۆ لامان. بەڵام ئەو تیشکانێک کە لە ئەستێرەکانەوە دێن لەگەڵ ئەو تیشکانێک کە لە پێکاتەکانی دیکەی ناو بۆشایی ئاسمانەوە بۆ لای ئێمە دێن جیاوازێکی سەرەکیان هەیە. ئەستێرەکان بە تەواوەتی وەکو خۆر سەرچاوەیەکی ڕووناکەین، بەڵام هەسارەکان و مانگەکان بەهۆی ئەو تیشکەوە دەدرەوشێنەوە کە لە ئەستێرەکانەوە دەستیان دەکەوێت و بۆیان دێت. لەبەر ئەم هۆکارەیە ئەو تیشکەی کە لە ئەستێرەکانەوە دێت بۆ لامان لەو تیشکەی کە لە هەسارەکانەوە دێن بۆ لامان بەهێزتر و پتەوترن. نزیکترین ئەستێرە لە دنیادا لە زەویەوە خۆرە، بەڵام شەوانە و ئەستێرانەی کە بە ملیۆنان ساڵ ڕووناکی لە ئێمەوە دوورن بەرچاومان دەکەون و دەیان بینین. ئایا ئەم تیشکانە بۆچی دەدرەوشێنەوە؟ دەتوانین بڵین هۆکاری سەرەکی ئەوەی کە ئەستێرەکان لە چاوماندا دەدرەوشێنەوە ئەوەیە کە
کە ئەو تیشکانەی لەم ئەستێرانەوە دێنە ناو بەرگە هەوای دەوروبەری زەوی بەهۆی بوونی گەردیلەی بزێو لە ناو بەرگە هەواکەدا و بەرکەوتنیان لەگەڵ ئەم گەردانەدا بە شێوەیەکی ناڕێک دەشکێنەوە. لە سایە ئەم بارودۆخەوە ئەو تیشکانەی کە لە شێوەی گورزەی ڕێک و پێکدان و وەک ئەو تیشکەوان کە لە خۆرەوە دێن لای ئێمە وایە کە دەدرەوشێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گیای گەزنا بۆچی دەمانگەزێت؟ لاپەڕە 64. گیای گەزنا بەوە ناسراوە مرۆڤ دەگەزێت کاتێک دەستی لێ بدات، لە دەستی نابێتەوە دەبێتە هۆی خوڕ. ئەم جۆرە گیایە بۆ پاراستنی خۆیان جۆرە ترشێکی کیمیاییان پێدراوە کە پێی دەوترێت ترشی فۆرمیک. ئەم ترشی فۆرمیکە بۆ بەرەنگاربوونەوە لە بەرامبەر گیاندارەکانی دیکە بەکاردەهێنرێت، بەهۆی ئەمەشەوە دژمن لەم گیایە نزیک نابێتەوە. ئەم ترشی فۆرمیکە هەمان ئەو مادەیەیە کە دەبێتە هۆی ئەوەی گیاکە ئەو کەسە بگەزێت کە دەستی لێ دەدات و دەسووتێنێت. باڵامان ئەو پەڕی چەند بەرز دەبێت؟ لاپەڕە 65. بەرزی باڵامان لە ناو زانیاریە بۆ ماوەی یەکانماندا دانراوە، بەڵام سەرباری ئەمەش بۆ ماوەزانی تاکە هۆکاری کاریگەر نییە لەسەر دیاریکردنی بەرزی باڵامان. هەر بۆ یەگەر لە قۆناغی هێرزەکاری و گەشەکردندا پەیڕەوی پرۆگرامێکی تەندروست و هاوسەنگی خۆراکی بکرێت و وەرزشیش گرنگی بە تایبەتی خۆی پێ بدرێت، ئەوە ڕەنگە بەرزی باڵا 5 تاک و 10 سانتیم زیاد بکات. کەواتە ئەگەر جەستەمان بڕی پێویست لە سەوزە و میوە و پرۆتین وەربگرێت و خەوتنیشمان بە پرۆگرام و ئەندازەی پێویست بێت، ئەوە باڵامان ڕەنگە بگاتە بەرزترین ئەو ئاستەی دەشێت پێی بگات. پلانکتۆن چییە؟ لاپەڕە 66. ئەو زیندەوەرە تاکخانەیانەی کە بۆ ژیان لە ناو ئۆقیانوس و زەریاکاندا دروستکراون و دەکەونە سەر ڕووی ئاو پێیان دەگوترێت پلانکتۆن. پلانکتۆنەکان جۆری جیاوازیان هەیە کە هەندێکیان بە خانەی ڕۆکی هەژمار دەکرێن و هەندێکیان بە خانەی ئاژەڵی. پلانکتۆنەکان بەگشتی وەک سەرچاوەیەکی خۆراکی نەهەنگەکاندا دەنرێن، بەڵام ئەوان جگە لەمە ئەرکی تێکەی زۆر گرنگیان لەسەر شانە. یەکێک لەو ئەرکە گرنگانەش پاڵاوتنی تیشکە زیان بەخشەکانی ناو تیشکی خۆرە. باشە پلانکتۆنەکان ئەم ئەرکەی سەرشانیان چۆن جێبەجێ دەکەن؟ ئەو پێکاتەیەی لەشیان کە گۆگردی تێدایە پلانکتۆنەکان لە ئاوی دەریاکەدا دەپارێزێت. دوای مردنی پلانکتۆنەکانیش گۆگردەکەی ناوجەستەیان سەرەتا دەچێتە ناو ئاوەکە و دواتریش تێکەڵی ناوبەرگە هەوا دەبێت و پێکاتێکی میایی هەورەکان پێک دەهێنێت و ڕۆڵ دەبینێت لە پاڵاوتنی ئەو تیشکە زیان بەخشانەدا کە دێنە ناو کەشە هەوای دەوروبەری زەویەکەمان. باڵندەی داڵەکەرخۆرە چۆن ئێسکەکان هەرز دەکات؟ لاپەڕە 67. باڵندەی داڵەکەرخۆرە کە ژەمە خواردنەکانی لە ئێسک و پروسک پێکاتوە، لەبەر ئەوەی گەدە و ڕیخۆڵەکانی زۆر درێژە، دەتوانێت ئێسکێک کە 25 سانتیم درێژەکەیەتی و 4 سانتیم پانیەکەیەتی بە ئاسانی خود بدات و بیخوات. دواتریش وردە وردە لە گەدەیدا هەرسی دەکات. بۆ ئەوی بتوانێت ئێسکە درێژ و لارەکان قوت بدات، ئەو بۆڕیەی کە خواردنەکەی پێدا دەڕوات نەرم دروستکراوە. هەرزکردنی ئێسکەکانیش بەهۆی ئەو شلە دەردراوانەوە دەبێت کە ئێسکەکە دەڕوشێنن و شی دەکەنەوە. لەبەر ئەم هۆکارەشە کە ئەو خانانەی دیواری گەدەی لێ دروستکراوە لەو جۆرانن کە ترشەڵۆکی زۆر بەرهەم دەهێن. بێگومان ئەم شلە هەرزکراوانە زیان بە باڵندەکە خۆی ناگەێنن. هێلیکۆپتەر لەسەر شێوەی چ مێرویەک دروستکراوە؟ لاپەڕە 68. هێلیکۆپتەرەکان لەسەر شێوەی ئەو مێروانەی کە بە گوڵە ئەستێرە ناو دەبرێن دروستکراون. گوڵە ئەستێرە باڵەکانی لەسەر و قەدەکەیەوە بە شێوەیەکی ڕاست و چەپدانراون بە جۆرێک کە بتوان قورسایی لاشەکەی هەڵبگرن. ئەم شێوازانەی دروستکردنش توانای ئەوەی پێدەبەخشێت کە لە کاتی کتوپڕدا پێی بفڕێت و خێراییەکەشی بە ڕێژەیەکی باش زیاد دەکات. گوڵە ئەستێرە بە چ خێراییەک و بە چ ئاراستەیەکدا بفڕێت زۆر بە کتوپڕی دەتوانێت بوەستێت و بەرەو ئاراستەی پێچەوانە دەست بکات بفڕێ. لە کاتێکی زۆر کەمدا دەتوانێت خێراییەکە لە نێوانی 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆ 90 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆ هەر خێراییەکی تری نێوان ئەم دوو خێراییە بگۆڕێت. ئەم تایبەتمەندی ئەم مێرووەش سوودی لێوەرگیرەوە بۆ دروستکردن و بەرهێمهێنانی هەلیکۆپتەر. بۆچی کاتێک گەرمامان دەبێت ڕوخسارمان سوور هەڵدەگەڕێت؟ لاپەڕە 69. مێشکۆکە کە بەشێکی ناو مێشکمانە و بەردەوام لە کۆنتڕۆڵکردنی پلەی گەرمی لەشماندا ڕۆڵ دەبینێت، وەکو گەرمی پێوێک چاودێری پلەی گەرمای لەشمان دەکات. ئەم پەیوانەکردانە لە دوو ناوەندی جیاوازی مێشکۆکەوە جێبەجێ دەکرێن. یەکێک لەم دوو ناوەندە تایبەتمەند کراوە بۆ ئەو کاتانەی کە پلەی گەرمی لەش بەرز دەبێتەوە و ئەوی دیکەشیان بۆ ئەو کاتانەی کە پلەی گەرمی لەشدا دەبەزێت. بۆ پاراستنی لەش لەم بارودۆخانەدا ئەو خانەگەیە نەرانەی کە لەسەر پێستماندا هەن زانیاریەکانی ئەم بارودۆخان خێرا دەگەێنە ئەم ناوەندانەی مێشکۆکە. ئەو زانیاریانی کە دەچن بۆ ڕێکخەر و هاوسەنگی پارێزەری ناو مێشکمان گەر بە هەر جۆرێک بێت کەوا بگەێنێت
هەست بە گەرما بکەین ئەوە خێرا دەست دەکات بە گرتنەبەری ڕێو شوێنی پێویست بۆ دابەزاندنی گەرمی جەستەمان. سەرەتا دەست دەکات بە ناردنی تەزیەکی دەماری تاوەکو خوێنبەرەکانی ناوپێستمان فراوان ببن. ئامانج لەمەش ئەوەیە کە گەرمیەکەی ناو لەشمان سەرەتا بە پێستمان و دواتر بە دەرەوە دەداتەوە. کاتێک کە دەمارەکانمان فراوان دەبن ئەو خوێنەی کە لێوێ هاتوچۆ دەکات و ئەو گەرمیەی کە هەڵی گرتووە بە ئاسانتر دەیداتەوە بە دەرەوە و دەچێتە ناو هەوا. بەم شێوێ بۆمان ڕوون بووە کاتێک گەرم دادەین هۆکاری سوور هەڵگەرانمان فراوانبوونی دەمارەکانی ناوپێستمان و زۆربوونی خوێنەتیایاندا. دەنگمان چۆن دێتە دەرەوە؟ لاپەڕا 7. کاتێک کە هەناسە وەردەگرین و ئەو هەوای کە وەرمان گرتۆ دەگاتە ناو سیەکانمان، ئۆکسجینی ناو ئەو هەوای دەچێتە ناو خوێنمان و تێکەڵ بە خوێنمان دەبێت. لەم کاتەدا ئەو دووەم ئۆکسیدی کاربۆنی کە دروست بووە دێتە ناو سیەکانمان و لەوێ وەشەوە دێتە دەرەوە. لە کاتی هاتنە دەرەوەشیاندا بەناو ئەو دەنگەژەیەکاندا تێپەڕ دەبن کە لە ناو گەروماندا هەیە. ئەم ژیانە کە لە جۆرێک لە پەردە دەچن، کاتێک ئێمە قسە ناکەین نێوانیان بەکراوەی دەمێنێتەوە. کاتێک دەمانێت قسە بکەین لەگەڵ فەرمانەکانی مێشکماندا بۆشایی و کراوەی نێوانیان بە ئاستی جیاوازدا دەخرێن. لەم کاتەدا ئەو هەوایی کە لە سێکانمانەوە دێتە دەرەوە پێش ئەوی بێتە ناو دەممانەوە بە ناو دەنگەژەیەکانی ناوگەروەکاندا تێپەڕ دەبێت. بۆ ڕێکردکراگەیەکانیش بە چەشنی ئەو لەرەی لە کاتی ژەندنی سازێکدا لەسەر تەلی سازەکە دروست دەبێت دەلەرنەوە و بەم شێوەیەش دەنگمان دروست دەبێت. هەرس چییە؟ لاپەڕا 7. هەرس ئەوەیە کە بڕێکی زۆر لە بەفر یان سەهۆڵ لە ناکاوت لە چیا جیا دەبێتەوە و بکەوێتە قەتپاڵی چیاکەوە. لەبەر ئەوەی لەسەر چیاکان بەفر زۆر دەبارێت بەفرەکە چین دەبێت و کێشی قورس دەبێت. پاشان ئەم بارستە بەفرا بە جۆرێک ڕێگە بۆ خۆی دەکاتەوە و لە ناکاوێکدا دەست دەکات بە بەربوونەوە بەرەو قەتپاڵەکان. هەرس بەگشتی لە مانگەکانی بەهاردا بەرچاو دەکەوێت کاتێک کە بەفری سەر چیاکان هەوای گەرمیان بەردەکەوێت وردە دەست دەکەن بەتوانەوە. ئەو کاتە کەوتن و خزین ئاسانتر دەبێت. بوومەلەرزە یاخود دەنگی زۆر بەرز و لە ناکاو لەوانەیە ببنە هۆی هەرس. چۆن دەزانین کە گەردوون بەردەوام لە گەشەدایە؟ لاپەڕا 72. گەردوون ناسەکان گەیشتونەتە ئەو توانایی کە خێرایی هەر ئەستێرە و هەر گەڵە ئەستێرەیەک بپێون زۆربەی هەرە زۆری ئەم ئەستێرە و گەڵە ئەستێرانە لە بارودۆخێکدان کە لە ئێمە دوور دەکەونەوە. ئەمەش مانای ئەوەیە کە گەردوون بەردەوام لە گەورەبووندایە و هەر خوڵەکێک تێپەڕ دەکات قەبارەی لە قەبارەی خوڵەکی پێشووتری زیاتر دەبێت. کامکانزایانە ڕووناکی بە یاریە ئاگرینەکان دەدەن. لاپەڕا 73. سترانیۆم لەگەڵ تیشکی سوور و سۆدیۆم لەگەڵ تیشکی زەرددا هەریەکە لەم سو باریۆمیش لە تەک ڕەنگی سەوزدا و مەگنیسیۆمیش لەگەڵ سپیەکی درەوشاوەدا دەسووتێت. کەواتە یاریە ئاگرینەکان لە تێکەڵەی ئەم کانزایانە لەگەڵ یەکتریدا دروست دەبن و هەر ئەمەشە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم یاریانە جیاواز و هەمڕەنگ دەربکەون. بۆچی سەرچڵی درەختەکان دەبڕدرێن؟ لاپەڕا 74. ئەگەر بێت و درەختێک کە گەڵاکانی لە هەڵوەریندا بن نزیکەی 2 مەتر لە چڵی سەرەوەی ببڕدرێت ئەوە بە هەمان ئەو ڕێژەیە و بگرە زیاتریش سەر لە نوێ دروست دەبێتەوە و نشونمای درەختەکەش لە جاران باشتر دەبێت. بەمەش دەوترێت سەرچڵ بڕینەوە. ئەم بڕینەوەی لە هەمان کاتدا سوود بە درەختەکە و ئێمە مرۆڤیش دەگەێنێت چونکە دەتوانین کەرەستەی پێویست لە لوق و پۆپە بڕاوەکان دروست بکەین. بێگومان ئەو درەختانەی نابڕدرێنەوە بە بەروار بەو درەختانەی کە سەرچڵەکانیان دەبڕدرێتەوە باش گەشە ناکەن و لوق و پۆپ ناکێشن. کۆڵنت چییە؟ لاپەڕا 75. کاتێک بڕێکی زۆر لە ترشی لاکتیک لە ماسوولکەکاندا کۆ دەبێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە ڕقبوونێکی بەهێز و بە ئازار لە ماسوولکەکاندا ڕووبدات. بەم دیاردەیە دەڵێن کۆڵنتکردن. کۆڵنتکردن لەو ماسوولکانەدا ڕوودەدات کە کەم بەکارمان هێناون، بە تایبەتی ئەگەر لە پڕێکدا بۆ ماوەیەکی زۆر بەکارمان هێنا یان ئەگەر بە شێوەیەکی قورس و نەگونجاو دابنیشین و لە پڕێکدا لە شوێنی خۆمان بەرز ببینەوە. بۆ چارەسەری ئەم حاڵەتەش ئەم شوێنێکە کۆڵنت دەکات وا باشترە بە هێواشی بجوڵێنین و ڕای بکێشین یاخود ئەو شوێنە بە هێواشی بشێلین. بۆچی کاتێک پەستان دەخێنە سەر میزەڵان دەتەقێت؟ لاپەڕا 76. کاتێک پەستان دەخێنە سەر میزەڵانێک و دەیگوشین ئەوە قەبارەی گازەکەی ناوی بە شێوەیەکی بەرچاودا دەبەسێت و بچووک دەبێتەوە. جا لەبەر ئەوەی پەیوەندی نێوان قەبارە و پەستانی گازەکان پێچەوانن ئەوە پەستانی ئەو گازەی قەبارەکەی بچووک دەبێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات. هەر بۆیە میزەڵانیش لەژێر کاریگەری بەرزبوونەوەی ئەم پەستانەدا دەتەقێت. زانای بەناوبانگی ئیرلەندی ڕۆبەرت بۆیل لە ساڵی 1662 زاینیدا تایبەتمەندیەکانی مادەی لە دۆخی گازیدا دیاری کرد. کریستاڵ چۆن بەرهەم دەهێنرێت؟ لاپەڕا 77. کریستاڵەکان لە ناو سروشدا لە دۆخی ڕقیدا و بە جۆرەها شێوە دەبینرێن. زۆربەی هەرە زۆری مادە ڕقەکان لە شێوەی کانزا و کریستاڵدان. لە توانەوەی شەکردا دەتوانین بەڕوونی کردداری بوون بە کریستاڵ ببینین. ئەگەر شەکر بکەینە ناو هەندێک ئاوەوە و ئەوە شەکرەکە دەست دەکات بە توانەوە و تێکەڵەی شەکر و ئاو دروست دەبێت. ئەگەر دواتریش ئەم گیراوە تێکەڵەیە تاکو پلەی کوڵان بکوڵێنین
ئەو کاتە ئاوەکە دەست دەکات بەبوون بە هەڵم. تێکەڵەکە تا دێت بڕی ئاوەکەی کەم دەبێتەوە و لەبارە تازەکەیدا بڕێکی زۆرتر لە شەکر لە خۆی دەگرێت. لە کۆتاییدا ئاوەکە بە تەواوەتی دەبێت بە هەڵم و ئاو و شەکرەکە بە تەواوەتی لێکجیا دەبنەوە. لە دوای ئەمە شەکرەکە دەبێت بە کریستاڵ. شێوازی بەرهەمهێنانی کریستاڵ تا ڕادەیەکی زۆر هاوشێوەی ئەم کار لێکەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.